سەبارەت بەوەی کە دوای دواخستنی بۆ ماوەی چەند جارێک ئێستا ئەمڕۆ بڕیارە دادگای باڵای فدرالی عێراق بڵین دەرەنجامی کۆتاییتانەکان بخاتە ڕووە ئەوە بخاتە ڕوئایە هەڵبژارنەکە تەواو قبول کراوە یاخود بە پێچوانە هەموو ئاماژەکان بۆ دەچن کە پێ دەچێت دەرەنجامەکە لەلایەن دادگای باڵای فدرالیەوە قبول بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشە دوای ئەوە ئەمە قۆناغێک بوو بۆ دوای هەڵبژارنی پێشوەختە بەڵام قۆناغە قورسەکە لە دوای ڕاگەاندنی ئەو ئەنجامەوە یاخود قبولکردنی و ئەنجامەوە دەست پێەکە ئەویژەوەیە کە لایەنە سیاسەکان چیتر دەست دەکەن بە وتوێژ و گفتوگۆ سەبارەت بە پێکهێنانی حکومەتی داهاتی عێراق ئەم جاریان حکومەتەکە حکومەتێکی کەس نازانێ ئایا حکومەتێکی نیشتیمانی ئەبێ زۆری نابێ حکومەتێکی تەوافقی نیشتیمانیە بێ وەکو جارەکانی تر ئەمەیان ئەم بابەتانە کۆیان بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ یاسین تەها کە توێژەر و ڕۆژنامە نووسە و لە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانایە کاگاسین بەیانیت باش و سڵاوت لێبێ با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئەگەر دادگای فدرالی ئەمڕۆ بڕیاریدا لەسەرەوەی کە چیتر ئەو دەرەنجامانەی هەڵبژاردن قبول کراوە دوای ئەمە چی دەست پێکە؟ طبعا سەرەتا زۆر سپاس نەتیجەکانی هەڵبژاردن بە یەکلایی دانانێن هەتا ئەو کاتەی دادگا پەسەندیەکە تەبەنەوە ئیجرایەکە لە دەستورە دانراوە بە بۆ پەسەندکردنی ئەنجامەکان پێویستە دادگای فیدراڵی ئۆکەی بادیانی پەسەند بکات بەڵام ئەوە هەیە لە دەستورە سەختێکی دیاری نەکردووە بۆەوەی کە بڵێ لە ماوەی ئەوە نابێت دادگا پەسەندی بکات بۆیە دادگا ئەم پەراوێزەی لە بەردەستایە بەتایبەت کە گرژێکی سیاسی زۆر هەیە و ئەو کەسانی کە ناڕازین لە ئەنجامەکان وتانیان داوە خۆپشاندانیان کردووە لە بەردەم ناوچەی سەوزاوەمانیان گرتووە خێمایان هەڵداوە و چەکداریشن و ئەو کەسانی کە داکۆکی لە هەڵبژاردنەکەن و پیان وایە پاکوژێدەردەوە ئەوانەیە تێپەڕێیانی ئەنجامەکان وەکو خۆی پەسەند بکرێت ڕەوتی سەدرە بە پلەی یەکەم کە ئەوان شەکدارن ینی خاوەنی سەراسەلام و نزیکەی 100,000 شەکداریان هەیە لەم دۆخە گرژا دادگا نایەوێت کە نەیویست لەو ماوەی ڕابردوو بڕیارێک با کە دۆخەکە بەرەو ئاڵۆزی بڕواچوونە زیاتر لە جارێک احتیکاکات یا بەریەکەوتنی گرژ لە نێوان لایەنگرانی سەد و لایەنگرانی حەشدی شعبی بەڵام گروپەکانی حەشدی شعبیە دروست بووە بۆیە ئەنجامەکان بە هەڵپەسێدرایی مەبەڵێ کۆمیسیۆن ئەنجامی ڕاگەیاندوە بەڵێ دەستەی دادوەری کۆمیسیۆن تانەکانی یەکلایی کردوێتەوە بەڵام هەر کات کە دادگای فیدراڵی ئەنجامەکانی پەسەند کرد ئەو کاتە دەرگاواڵە ئەبێ بۆ ئەوی لە ماوەی 15 ڕۆژە سەرۆکۆمار بە بانگێشتی سەرۆکۆماری ئێستا داوەت لێ بکا بۆ پەرلەمان بۆ یەکەم دانیشتنەوە لە یەکەم دانیشتنا یەکسەر هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان دێتە پێش و لە ماوەیەکی دیاریکراوە ئەویش بێ سەرۆکاتی کۆمار هەڵبژێرەوە سەرۆکاتی وەزیران هەڵبژێری ئەم پاکێجە پێوتێت تەوقیتاتی دەستوری یعنی لە دوای پەسەندکردنی ئەنجامەکانەوە وەکو یاری دۆمینە یەک بەسەر یەکا دێت ینی باش کاگاسین ئەنی ئەو بابەتانی کە باسی یەکەی هەم بە ئەو لانەیە بەو دیوەی کە ئەگەر هاتوو دادگای باڵای فدرالی ئەنجامەکانی قبول کرد و هەم ئەو ئەگەرش کە تا ڕادێک لاچێ ئەگەرێکی کەمتر بێ ینی ئەگەرێکی زەعیفتر بێ بۆی کە دادگا دەرەنجامەکان قبول نەکە بە هەردوو دیوەکەیە ینی وەکو خۆت ئاماژەت پێ کرد هەم ئەم ینی بەشێک هەیە پشتگیری ئەوەیانەکا کە قبولی نەکا بەشێکی ژەیەک پشتگیریەوەکە کە قبولی بکە و هەردووکیشیان هێزی چەکداریان هەیە ئەمە عێراق دوای ئەمە هەر بڕیارێک با دادگای فدرالی عێراق بەرەو ئاڵۆزی نابە کارهەنج ئەگەرێکی سێمی شەیە لەو نێوانە کە ڕێکارێ بگرێتە بەر هەندێکی تر دۆخەکە دوا بخە یەکێک لەوانە بۆ نمونە شماردنەوەی لە سابی سیدەنگەکان یا کردنەوەی هەندێک وێستگا یا پێداچوونەوە بە هەندێک ڕێو شوێن ئەمە ئەوە ئاکات دادگا دۆسیەکە دواخە هەتا ئەو کاتێک کە تاوافقێکی سیاسی دێتەکایەوە زۆر زەحمەتە ینی هەموو تەسەورێک ئەوەیە کە دادگا ئەمڕۆ یەکلایی ناکاتەوە بە پەسەندکردن و بە ڕەتکردنەوەش هەجان ڕەتکردنەوە دوورە کێشەشی تایە چونکە لە ناو دەستورە ئەو دادگا مافی ئەنی ئەوەی ئەو ڕوون نەکراوە کە دادگا مافی هەڵۆشانەوەی ئەنجامەکانی هەبێ بۆ نمونە ئەگەر هەڵی وەشێنێتەوە گریمان ئەگەر ئەنجامەکانیشی هەڵۆشاندەوە ینی بەدیل چییە خۆ پەرلەمان نەماوە تا قانون انتخابات دابن انتخابات کراوە بە هەزار
ناڕەحەتی بۆ نمونە نزیکەی لە ساعت 40 خەڵک چوە بۆ دەنگدان هەتا لە 36 و 34 و زۆر قسە لەو بارەوە هەیە چۆن گریمان چییە لەوەی انتخاباتێکی ترا خەڵگە چەند بەشداری ئەەکەن مشکلەیەک دێتە پێش دووەم لە پەرلەمان خۆی خۆی هەڵۆشاردوێتەوە خۆ پەرلەمان نەماوە تا ڕێکاری یاسایی دەرکا هەتا پێداچوونەوە بکە هەتا یاسای نوێی هەڵبژاردن دەرکا هەیە نییە هەرە ئەو ئەنجامانە بەردەستن کە هەیە بەڵام شتێک هەیە لێرە ئەزمونێک هەیە لە ساڵی 2010 کە لە نێوان لیستەکە ئەیادئالای و لیستی مالیکیا کێشەیەکی گەورە دروست بوو دادگای فیدراڵی ئەو کاتە دوو مانگ مماتەڵی تیاکرد بە جۆرێکە بڕیاریدا کۆی دەرەنەکانی بەغا ببژێردرێنەوە کە زۆرە بەغا خۆمان نەزانێت سەرنجێکی 8 ملیۆن کەسەوە 4.5 ملیۆن 5 ملیۆن دەنگدەری تایە ئەم ژمارنەوەی دەستیە دوو مانگ زیاتری پێچوو لە ناو بەغا و ئەمە وای کرد کە لایەنەکان بچن ئەوە بکەن تەمە لە ئەوانی کە یاساین باشتر ئەزانن لە قانونە سابقی قەزایی هەیە عورف قەزایی هەیە ئێمە سابقەیەکمان هەیە کە لەو ماوەی ئەو دوو مانگە مالیکی و عەلاوی ینی گەیشتنە حەلێک ئەوە بوو لە هەولێر اتفاقێکرا کە پێویست اتفاقیەوەی هەرچەند دوای جێبەجێش نەکە ئێستش تەسەور ئەکرێت دادگا مەسەلەن هەندێک ڕێو شوێن داوی پێداچوونەوە بکە ژمارنەوەی هەندێک بێزیە بکە بەتابێت ئەوانەی کە بەڵگیان لەبارانی سکاڵیان لەبارەوە پێشکەشکرا ئەو کاتە تەمەنی چاوەڕوانیەکە درێژ ئەبێتەوە چونکە کە دادگا پەسەنی کرد تر قابلی قبول نییە دواخستنی کاگیاسین پێشبینیەکێم ئەزمونە دووبارە بکرێتەوە بۆ ئەم ساڵ بۆ ئەم هەڵبژاردنە باگەری زۆر ئەوەیە کە شتێک بکرێت ئەمڕۆ نەیەکلایی بکاتەوە نەڕەتی کاتەوە نەپەسەنی کا نەڕەتی کاتە چونکە پەسەندکردن بەو جۆرەی کە هەیە لە کاتێکا کە چەکدار بەر ناوچەی سەوزی گرتووە ئێستا خۆپشاندانی چەکداری لەبەردەم ناوچەی سەوزایە و بێژگەلەوە تەوافقێکی سیاسی نییە دادگای فیدراڵی دایمەن تەبیعەتێکی سیاسی هەیە تەبیعەتێکی قەزایی نییە حتا لە وڵاتانی تر خەڵکی ئەکادیمی خەڵکی چی شارەزا خەڵکی زانستی ئەوانە ئەندامن لە دادگای فیدراڵی ئەگەر بە سیفەتی خەبیریش بێ یان بە سیفەتی بەڕیار دەبێت چونکە ئەم حکمی ئەم دادگایە بنجبڕە وقابلی پێداچوونەوەتی هەڵچوونەوە نییە و یەکلاییە و لە سروشتی ناکۆکی نێوان دەسەڵاتەکان نەکۆڵێتەوە و جیاوازە لە محکمەیەکی قەزایی ئاسایی کە وەکو محکمە ئیداری یا وەکو محکمەی جینایات یا وەکو محکمەی مەدەنی ئەوان محکمەیەکە سروش دیوان نییە ئێستا لەبەرەوەی تەوافقێکی سیاسی لە ئاران نییە دایمەن ئەو بڕیارانەی لە ڕابردووە دادگا داوێتی مۆرکی سازانی پێوە بۆ یا مۆرکی گونجاو بووە لەگەڵ کەشوهەوا سیاسەکە بۆ نمونە زەختەی نمونە دۆخی ڕێفراندۆمی هەرێمی کوردستان بوو مەسەن دادگا بڕیاریدا ئەنجامەکان تەجوید کرد یعنی تازە ڕێفراندۆمەکە کرابوو ناکراوەشێتەوە ئەنجامەکان هەڵپەسێرێ ئەوە کاتێک کە بەغا و هەولێر بەغا و هەرێم مەسەن گەشتنە تەفاهومێک ینی ئەو دوای ئەوە دادگا بڕیاریدا زۆر دۆسەی تر هەیە بۆیە بە ئەگەری زۆر ئەوەیە کە دادگا ئەمڕۆ بڕیارێک ئەدا کە تەمەنی چاوەڕوانیەکە درێژ دەکاتەوە بەبێ ئەوەی هەر کاتێک بەبێ ئەوەی یەکلا بێتەوە هەر کاتێک سازانێک کاتەکایەوە بەرەی چوارچەوەی هەماهەنگی شیعەکە لایەنەکانی نەیاوی سەدرن لەگەڵ سەد گەشتنە دیدێکی مشتەرەک یا لە ناوچەی هاوبەشی یەکترا ئیشیان کرد وە گرژیەکە خاو بوویەوە دەرگاکرێتەوە بووی دادگاش تشکی ساوز هەڵکا بووی بڕۆن دەستکەم بە ئیجراءات کاگاسین بۆیە بڕواوایە کە دواکەوێت تا دەقیق قسەی دیاکەی تەوافقە سیاسیەکە پێ نەگەیشتووە بەڵێ کاگاسین ئەوەی کە تۆ باست کرد کە ئێستا لە دوای هەڵبژاردننی پێشوەختە کۆمەڵێک پێشهاتی نوێ هاتوونەتە ئاراوە لە عێراق ینی کۆمەڵێک هێز هەیە کە ئێستا ڕێژەی کورسیەکانیان زۆر زیادی کردووە کۆمەڵێک لە بەرامبەردا هێزی تر هەیە ڕێژەی کورسیەکانیان زۆر کەمی کردووە ئەم جۆرەش لە ململانێ وای کردووە کە جۆرێک لە گرژی دروست بێک و خۆشوتی دادگای فدرالیش بڕیاری لێ نادا لەسەر ئەوەی کە بتوانێت ئایا بڕیاری کۆتایی با لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەمە یعنی ئەم پێشهاتە نوێیانە عێراق بەرەو قۆناغێکی نوێ نابات چونکە باس لەوە دەکرێت لەوانەیە سیستمی تەوافقی کۆتایی پێبهێندێت لەوانەیە سیستمی زۆری نەپەی ڕەو بکرێ ئەمانە ترسیان نییە لەوەی کە لە داهاتووە عێراق بەرەو ئەگەرێکی مەترسی دارتر بەرێ ئەم هەڵبژاردنە زۆر گۆڕانکاری هێناوەتەکایەوە یەکەم چارە هەڵبژاردن بەکەی سیستمی فرەبازنەی بکرێ 83 بازنە لە عێراق ئەوانە ینی بەقەدە ژمارەی کۆتاکان
یەکەم جارەکە ئەو قانونی انتخاباتە تاقی ئەکرێتەوە کۆمەڵە دەرەنجامی لێکەوتێتەوە قورسە هەزم ناکرێت زۆر هێزولایەن هەندەنیان زۆرە بەڵام کورسەکانیان کەمە لە بەرەوەی کاندیدیان زۆر بووە ئەوانە جار لەسەر ئاستی نیشتیمانی دەنگ کۆکرایەوە دەنگ ئەگوازرایەوە لە پارێزگای بۆ پارێزگایانی مەسەن فترە بۆ عێراق یەک باستە بۆ هەموو عێراق بەمانە خەڵک لە دووهۆک دەنگی باە بۆ کاندیدی بەسڕەش ئەبوو ینی کەڵکی ئەبوو بەڵام ئێستا تەنها ئەو باسنەیە کەڵکی لەبەرەوە زۆر شتی تازە هاتۆتەکایەوە تا ئێستا لێکەوتەی بەسەر دۆخەکەشە هەیە یەکەم جارە کە هێزی بچوو نزیکەی چل پەرلەمانتار دروست بوون چەنا پەرلەمان کە پێشتر ینی بە ناوی سەربەخۆ بەڵامی بڵێن کاندیدی فەردین سەر بە هیچ لەسەر لیستی حیزبی خۆیان کاندید نەکردووە ئەم ئەنجامانە تۆزێکانی ئەم ئەنجامانە تۆزێک نوێیە و تۆزێک ئیشکالە بەتایبەت کە ئەوانەی کورسیان کەمی کردو زۆکو جەنابەت باسکرد خاوەنی چەکەن و خاوەنی نفوسن و خاوەنی پێگەن و ئەمانە لیان ڕوونە کە مەسەرەن کەمبوونەوەی کورسەکانیان مانای وایە کەمبوونەوەی پشەکانیانە لە حکوومەت بۆ کەمبوونەوەی پشەکانیان لە حکوومەت کەمبوونەوەی هەژبوون و کاریگەری و بودجە و حزورە لە ناو دەسەڵاتی جێبەجێکردنا بۆیە قبولکردنی هەر ئەوە نییە کە بڵێ ینی مەسەلە قبولێکە بێ قبولی نە ئەم لێکەوتەی هەیە ئێستا ئەوان هەوڵەدەن یا ئەنجامەکان گۆڕانکاری تیا بکرێ بە جۆرە لە جۆرەکانی تر دەرچەیەک دۆستنەوە بە یاسا ئەیش ئایا سازکردنەوەی هەڵبژاردن بێ ژمارنەوەی دەنگەکان بێ بە هەر جۆرێک یا گۆڕینی هەنێ تەسەورات هەیە هەنێ سیناریۆ هەیە یەکێک لەوانە بۆ نمونە ئەو ژن گۆڕینی کۆتای ژنە نەکەمکردنەوەی بەڵکو ئەو ژنانی کە بە حەقی خۆیان دەچوون لەسەر کۆتا ئەژمان نەکرێن بۆ نمونە ئەو 6 کورسی بەو جەماعەتە ئەگێڕێتەوە یان حالێکی تر هەیە هەژنۆ ئەندام پەرلەمانی سەدری بچە ناو حکوومەتەوە بۆی شوێنەکانیان چۆڵ بێ جێگرەوەکانیان لە جەماعەتی ناڕازیەکانە بن چونکە ئەوانە یەدەگن ئێستا لە یەدەگمەت لە لیستی خۆت بێ لە زۆرترین دانە یەدەگەکان 6 یەدەک لەو گروپن کە کورسەکان کەمی کردو زۆر لەم ئەمانە هەمووی سیناریۆ تەسەوراتن دەستخۆش کاگاسین پێداگریەکەنیکی کات سەر بگرێت بەڵێ دەستخۆش بۆ بەڕێز یاسین تەها توێژەر و ڕۆژنامەنووس کە ڕاستە و خۆ لە سلێمانی و لەگەڵماندا بووی سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ سانیارەکانت دەستخۆش